کە لەلایەن ئەنجومەنی گەنجانەوە بە ئامانجی کۆکردنەوەی گەنجانی هەر چوار پارێزگای هەرێمی کوردستان و بۆ تاوتوێکردنی کێشە و گیرروگرفتەکانیان لە بواری پەروەردە و خوێندنی باڵا کۆنفرانسێک لە شاری هەولێر ئەنجام درا. ڕێخەرانی کۆنفرانسەکە دەیانەوێ لە ڕێگەی دەرئەنجامەکانیەوە چەند یاسایەک لە بوارەکانی پەروەردە و خوێندنی باڵا گۆڕانکاری تیا بکەن. ئامانجی سەرەکیەوەیە کە گەنجانی هەرێمی کوردستان لە هەر چوار پارێزگاکەوە کۆبکاتەوە کە پێکەوە دانیشن تاوتوێی ئەو کێشە و گرفتانە بکەن کە دووچاری دەبنەوە لە بوارەکانی پەروەردە و خوێندنی باڵای پێکەوە بە نزیکی لە یەکترەوە ئەو کێشە و گرفتانە تاوتوێ بکەن و لە کۆتایی کۆنفرانسەکەیە بتوانین بگەینە چەند پێشنیارێک کە دوایی بتوانین ئیشی لەسەر بکەین پرۆژە یاسایەک یان بۆ تعدیلکردنی چەند یاسایەک لە بوارەکانی پەروەردە و خوێندنی باڵایە دەوری گەنجان لە ناو کۆمەلگایە بە شێوەیەک ئاکتیڤ بکەینەوە کە ڕۆڵی خۆیان ببینن و بەرپرسیارەتی هەڵبگرن و بەشدار بن لە چاکردنەوەی هەرچی شتێک کە پێویستی بە چاکردنەوە هەیە لە هەرێمەکەمان. نوێنەرانی بەشێک لە کونسڵی وڵاتان بەشداریان لە دروستکردنی ئەنجومەنی گەنجان کرد و پشتگیری و پاڵپشتی خۆیان بۆ ئەنجومەنەکە دەربڕی کە لە داهاتوودا ئەنجومەنی گەنجان بکەن بە تۆڕی هەمانجی لە نێوان گەنجانی هەر چوار پارێزگاکەی هەرێم. ئێمە ئەمڕۆ زۆر خۆشحاڵین کە بە هاوبەشی و بە هاوڕێتی لەگەڵ قونسولی گشتی ئەڵمانیا لێرە ئامادەین و بە تەواوی پاڵپشتی لە دامەزراندنی ئەو ئەنجومەنەی گەنجان دەکەین کە لەسەر دەست پێشخەری ئەوان بۆی پەیام و داواکاری خۆیان بگەینە حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر خۆشحاڵم کە بە هەمانگی لێرە پاڵپشتی ئەو جۆرە پرۆژەیە دەکەین بە تایبەتیش کەم پرۆژەیە لە دەست پێشخەری گەنجانی کورد بۆ خۆی بووە. ئەمەش کارێکی زۆر گرنگە چونکە تۆڕێکی باشی پەیوەندی لە نێوان هەموو گەنجانی کوردستان دروست دەکا و لە هەمان کاتیشدا یارمەتیدەری ئێمە دەبێتن بە تایبەتیش ئەو دامەزراوە ئەڵمانی و فەرەنسیانەی کە لێرەن و لە بواری کەلتوری و ڕۆشنبیری کار دەکەن پەیوەندی زیاترمان بۆ دروست دەکەن چ لە ئاستی زانکۆیی چ لە ئاستی گەنجان. گەنجێک کە بەشداربوویەکی کۆنفرانسەکەیە پەیامێک ئاڕاستەی حکوومەتی هەرێم دەکات و دەڵێت واتان لە گەنجان کردووە ناشرینترین و بێئومێدترین چینی نێو کۆمەڵگا بن لەمە زیاتر گەنجان بێزار نەکەن سەر هەڵگرێ و نیشتیمانەکەی جێبێڵێ کە بەمە کۆمەڵگا زەرەرمەندی یەکەمە. ئەسپە گەنجێک بێژم پەیامێک بوو حکومەتێ زیاتر گەنجی بێزار نەکەن بیگۆڤێ نەشرینترین طبقة بیگۆڤێ گەنجە طبقة گەنجیە بێئومێدترین طبقة بیگۆڤێ طبقة گەنجیە ئەس حەزکەم گەنج زیاتر نهێتە پشتگوهۆڤێتن گەنجی ئومێدت بێتن گەنجی هیڤیت بێتن گەنجی ڕێکۆڕێکۆرد بن گەنجی کۆرد بێت مجتمع هەمی ئەتمانترسیدا ڕوژ بۆ ڕۆژێ گەنج بەرەف دەرکەفتنە وڵاتی چیتن ڕوژ بۆ ڕۆژێ گەنج بەرەف انتحارێڤە چیتن هەکوو گەنج تەدیت وڵاتێکی بەرەف انتحارێڤە يعني حساب بکە گەنج بأمید یەکیاشی طبقة وصل بأميدي حتى نفس خو وجسد خو جينتوي ردي كوب كوشيتن. دەسەڵاتدارانی هەرێم لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە جۆرەها بیان و لەمپەر دروستکردن لە بەردەم گەنجان ئەم چینە هەستیارەیان زیز کردووە بۆیە پۆلێک لە گەنجان دەیانەوێت لە ڕێگەی دروستکردنی ئەنجومەنێکی هاوبەش لە هەر چوار پارێزگاکەی هەرێم و بە هاوسەنجی لە نێوان کوڕان و کچان گەنجان ئاشت بکەنەوە تا گەنجان خۆیان بتوانن ڕۆڵ ببینن لە گۆڕانکاری و کایەی سیاسی لە هەرێم و ڕێگریش بن لە بەردەم کۆچی بەلێشاوی گەنجان. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.